سەرەتا دەستخۆشی بەرنامەکە و لێکم سپاس و دەکەم. بە خێراتنی ئەو خاتونە بەڕێزەشەکەم. خۆی ئەم مەسلەیە بە کوردەواری خۆمانەڵەن مەسلەیەکی ئاوکێشە قسە زۆر هەڵەگرێ و لە کۆمەڵگەی ئێمە بەداخەوە لەسەر زەواج زیاتر ئەتیمات کراوەتە سەر ئافرەت ئەبێ ئافرەت تەسحێبە ئەبێ ئافرەت ئەوە بکە نایەن بە پیاوەکە بڵێن لە ماڵەکەی خۆی و پێی ناڵێن تۆ ڕێز لە ئافرەت بگرێ ئافرەت ئاوایە ئەبێ ئافرەت ئاوا نازیڵ بکێشی تۆ سبینێ زەواجەکەی ئەبێ لەگەڵ ژنەکە تا ئاوابی ئاوا نەرمونیابی ئاوا احتیمامی پێبی ئەم کوڕە فێری تەماڵی ئەکەن لە ماڵەوە فێری تەماڵیەکەن تا ئەگاتە تەمەنێ ئیتر ئەبێ بەبار بەسەر ماڵەوە ماڵی شەو مێشکی کوونەکان هەر پێی ئەڵێن ژن بێنە دیگەڵە زەواجکە تەواو بۆ ژنێک ناهێنی باشنەکان خۆیان یەکەنەوە بزەبت بەوەی کە ژنێکی بۆ بێنە باشنەکە و گۆرەکانە بۆ شاجلەکانە بۆ خزمەت شتێکە بۆ لێنێ ئەم کوڕەش ئەمە ئەچێتە مێشکیەوە کە ئللا ئافرەت بۆ ئەوەیە کە قاب بشوات چێشتی بۆ لێنێ خزمەتی بکە سەرەتای کە زەواج ئەکات زۆر دڵی خۆشە و لای هاوڕەکانیان ژنە هێنم و ترجار ئەیا لە ناو خەڵکە پێی خۆشە و دڵی گەرمە کە زەواج ئەکە بەڵام لە دواییە کە وردە تێکەڵی ئەم زەواجە ئەبێ وردە تێکەڵی ژیانی حەقیقی زەواج ئەبێتەوە سێرەکات غەڵەتێکی زۆر گەورەی کردووە و جارێکە لە طبیعەتی ئەم مەسەلەن ژنەکەی تێنەگەشتووە و جارە لە خودی زەواج تێنەگەشتە نازانێ زەواجە خێرا خۆی هەڵاوەتە ناو پرۆسەکە ئەمەش گیر و گرفتێکی زۆر و ڕێژەی تەلاقێکی زۆری لێکەوێتەوە کە ئێستا زۆر باوە و کێشەی گەورەی ژن لەگەڵ پیاوە ئەوەیە کە احتیمامی پێنایە و ئێستا زۆربەی پیاوەکانمان یەنەوە ماڵەوە پێش سەلام عەلیکم مۆبایلەکە ئاگرن بەدەستیانەوە مۆبایلەکە لاموشتە بەلایەن و مهمترە نانەکە ئەخۆن دەست ناشۆن خێرا دەسەبەن بۆ مۆبایلەکە خەرکی مۆبایل بەکارهێنانە بن احتیمامێک بە ماڵ و مناڵ نایەن ئەرە ژنەکە چۆنی چیەکی چی و کرد ئەمڕۆ چی و نەکرد مناڵەکان نەکردشتی خۆی بۆ بگێڕێتەوە خۆی لەگەڵ کێشەی باشکم ئەو ژنش کێشەیەکی هەبوو بێ ئەمڕۆ با لەگەڵ تۆیا شێری بکات با لەگەڵ تۆیا باسی بکات بەشکم تۆ ئەو کێشەی بۆ چارەسەرکە یا نەک ژنەکەش مناڵەکانیشی بابێ لێپرسینەوە لەگەڵ مناڵەکانیاکە ئەرێ پارەتان پێەیە ئەرێ ئەمڕۆچیتان کرد لە مەکتەب چۆن بوون دەرسە ئەرە زیرەکن زیرەکمە ئەو زمانی گفتوگوۆیە کە بە سەرتا باسمان کرد کە ئەبێت ئەم زمانی گفتوگوۆی لە ناو خێزانەکانە دروست ببێ دانیشی گویان بۆ بگرێگەوە بۆ ژنی بگرێگەوە بۆ مناڵی بگرێ هەرۆک چۆن نمونەی پێغەمبەر درودی خۆی لەسەر بە هێنامانەوە کە چۆن گوێی گرتووە بۆ دایکمان خاتوە عائیشە بە هەمان شێوە پیاوێکی ئەم کوردە نابێتەوە بە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو خۆشەویستی کە بۆ دایک عایشەی هەموو و لەگەڵ ئەوەشە سێرەکەی ژن هیچی ناوێت لە زەواجە هیچ بەس تەنها احتیمامی ئەوێ لە پیاو وەرە لە زۆربەی ژنەکان پرسە کێشەی زۆرینەی ژن کە مەسەلەن تەلاقی وەرگرتووە لەسەر ئەوەیە کە پیاوەکە احتیمامی گرنگیم پێم تێناگەێت بەڵە بەتاکیت سەرەکیترین شتیش لە زەواجە تێگەشتنە تەفاهمە لە بینی ئەو ژن و مێردە بەڵام بەداخەوە لە کۆمەڵگەی ئێمە ئەبێ ئیلا ژن تەسحێبە پیاو بووی نییە ئەبێ ئیلا ژن قبوڵی بکە ژن دانیشێ ژن بێدەنگ بێ ژن قسە نەکات دانیشە لەبەر خەتری مناڵەکانە دانیشە لەبەرەوەی بەڵێ بەتاکیت ئەجا بەڕای منیش زۆر گوێم لەو خاتونە بوو کە باسی خۆشەویستی ئەکرد بەڕای من هەر کەسێک باسی علاقەم بۆ بکاتر زەواج بە خۆشەویستی شتێک بێ ئەڵێم هەرگیز نێڤەر ئەتیمات مەخەرە سەر خۆشەویستی لەبەر ئەوەی خۆشەویستی ئاخر شتە کە تۆ پێویستە ئەبێ چونکە تۆ مەسەلەن من علاقە لەگەڵ کوڕێکا بەستم یەڵا قسەی خۆش و خۆشمەویت و ئاگە و لە خۆ بێ چی کێتە سەر مەسەلەی زەواج کابرانە ئیشی هەیە نەپاری هەیە نەهێشتە خۆشەویستی چی کرد بە من لێرە چی کرد بۆ من هیچی کرد زەواجەکەی بۆ ڕێک خستم پێشێڵێک وەرە داوام وڵا نەئیشم هێو نەپار ئەی خۆشەویستی چی کرد بۆ من لێرە یعنی سەرەتای پێش زەواج ئەبێ لە یەکتری تێبگەن لە طبیعەتی یەک شارەزابن ئەنجا تۆ هەنگاو بنی بۆ زەواج ئەنجا بەڕای من پێش زەواج 2 مانگ 3 مانگ با بڵین 4 مانگیش هەتا 6 مانگیش ئەم دوو کەسە یەکتری بناسن بەبێ ئەوەی هیچ کەسێک بزانێ بەبێ ئەوەی دایک و باوکە با بڵین دایک و باوک خەی نابزانێ بەڵام بەبێ ئەوەی خزم و کەسوکار بزانێ ئەم دوو کەسە بین لە یەکتری شارەزابن یەکتری ببینن لە یەکتری تێبگەن هەڵسوکەوتی یەک شارەزابن سێری هەڵسوکەوتیەکەن بزانە ئایا بۆ زەواج ئەگونجێن ئێتر خۆ بە 6 مانگ هەموو کەسێ دەرەکە بگرێ بە هەفتەیەکیش لەوانەیە و کەسە بۆ دەرکە ئێتر لەو کاتیا تۆ توانی بڕیار بی زەواج بیان زەواج نەکەی و بەڕای من زۆر غەڵەتە کە کچەکان ئەکەونە تەمەنی 20 ساڵ یەکسەر خەمی ئەوانە وی بەخۆشم دەست ناکەوێت چی بکەم
کەس نییە کەس منی ناوێ ئیتر خەمی ئەوەیانە و هەر کەسێک بە پێی رازی ئەبن وەڵا بە سوودفە شوم کرد زۆر دڵخۆش بوو دوای لە ئاخیریشە سێر ئەەکەی تازە ئەم پیاوە ئەناسی ئەزیان طبیعەتی کە ناگونجە ساسە لەگەڵ لە ناگونجە ئەجا پەشیمانە بێت و کاتەش پەشیمانی دادی دەست خۆش خاتونگیان دەست خۆش بۆ ڕاو سەرنجەکانت